روز جمعه ڕۆژی هەینی بە پشتیوانی خوددا 11هەمین خولی هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆماری ئێران بەڕێوە دەچێت. لە وڵاتی ئێران لەو وڵاتانی کە نوێنەریان هەیە ئەم هەڵبژاردنە ئەنجام دەدرێت. ئێمە لێرە ئامادەکاری تەوامان کردو بۆ ئەم هەڵبژاردنە و 3 بنکەی سەرەکی دەنگدانمان هەیە. بنکەیەکی جێگر لە ناو کۆنسڵگەریدا و بنکەی گەڕۆکمان لە قەزای سۆران و لە پارێزگای دهۆکەیە. ئەم هەڵبژاردنە گرنگە بۆ کۆماری ئیسلامی ئێران چونکە سەرۆکۆماری یەکەمین کەسی یاسایی و کاریگەرترین دەسەڵاتی جێبەجێکردنی وڵاتەکەیە. کۆماری ئیسلامی ئێران سیاسەتێکی ڕوونی هەیە، بەتایبەت سیاسەتی وەزارەتی دەرەوە کە بێگومان سەرۆکۆمار کار دەکات لەسەر چۆنێتی ئەم سیاسەتە و بەرەو پێشوونی. شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەم سیاسەتە لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتی و مامەڵەکردن لەگەڵ وڵاتانی دراوسێ کە هەموو ئەمانش ئەو ئامانجانن هاوڵاتیانی ئێمە چاوەڕێی دەکەن ئەو بربژێرەی لە هەڵبژاردنە دەردەچێت بەدیان بهێنێت. حضور دارن انشالله در پای صندوق های رای حاضر میشن، در پای صندوق رای حاضر میشن و